باسی پەرستگەی مەیموونەکانتان بۆکەم لە کاتماندۆی پایتەختی نیپاڵ لەوێ پەرستگەیەکی لێیە بە دووەم گەورەترین پەرستگەی بودجەکان دەناسرێ بەناوی پەرستگەی مەیموونەکان چکە لەوێ لە ئاینی بودیدا مەیموونەکان بۆ ئەو پەرستگایە شتێکی زۆر پیرۆزن اینجا پڕ لە مەیموون لەونا ئەو کەسانی کە چنەوێت سەردانیەکەن اینجا هەر مەیموونەکان یەم بۆ لایەن بۆ نمونە ئەم کچە خەڵکی نیپالە کە زانی من باسی بەرنامە کاکەم یەکسەر پێی وتم وتی بەڵێ من خەڵکی نیپالم ئەڵێ وایە ئەوەی کە ئەم پەرستگایە زۆر گرنگە بۆ بودجەکان و زۆر گرنگە بۆ خەڵکی نیپاڵ اینجا ئێمە ڕۆشتونێتە ئەوێ فیچەرێکمان بۆ ئامادە کردوون با پێکەوە ببینین. پەرستگای مەیموونە لە کاتماندۆی پایتەختی نیپاڵ. سەتان مەیموون لە پەرستگاکەتا دەژین و ڕێزیان لێدەگیرێت. Here is a lot of monkeys because it's a holy temple and we call them holy monkeys, but it is believed that we have a god named Manjushri from Tibet. When he make the lake into the inhabitable land for a human being, from that moment he was staying up there at the hill. There is a Manjushri hill, so it is believed that the monkeys came out of his head lice. لە ئەفسانەی ئاینیدا پەرستگاکە پێشتر لە ژێر دەریاچەیەکدا بووە. خاوەندێک هاتووە ئاوی دەریاچەکەی وشک کردووە بۆ ئەوەی بۆ شوێنی ژیانی مرۆڤ بگونجێت. ئێستا پەرستگاکە دووەم پیرۆزترین پەرستگای شوێنکەوتوانی ئاینی بودیە. پەرستگای مەیموون لە کاتماندۆی پایتەختی نیپاڵە پەرستگایەکی بودیستە ژمارەیەکی زۆر مەیموونی تێدایە و مەیموونەکان لە کولتوری نیپاڵی و کولتوری ئێرەدا پیرۆزن و شوێنەکە بۆ خۆی نزیکەی 2000 ساڵ تەمەنێتی و یەکێکە لەو شوێنانەی کە لە یونسکۆ وەکو شوێنێکی مێژووی تۆمارکراوە ژمارەیەکی زۆر خەڵک بەردەوام دێن سەردانی دەکەن لەبەرەوە شوێنەکە هەم شوێنێکی پیرۆزی ئاینیە و شوێنێکی مێژووی و کولتوریشە بۆ نیپاڵیەکان. پەرستگاکە لەسەر گردێکە بەسەر شاری کاتماندۆی پایتەختدا دەڕوانێت. بۆ هندۆسی و بودجەکان شوێنێکی پیرۆزە و بە پەیژەیەکی 365 پلەی دەگەیتە نێو پەرستگاکە. هەر پلەیەک بۆ یەکێک لە ڕۆژەکانی ساڵ. The temple is actually the mix of Hindu and Buddhist temple. It's an ancient temple also known as Swayambhu Mahachaitya. It's one of the few largest Mahachaityas existing in Nepal. The stairs that you just climbed, it's actually 365 steps, but I have not counted that, so I don't know. I just read it. ساڵانە هەزاران شوێنکەوتووی ئاینی بودی لە نیپاڵ و دەرەوەی نیپاڵ بۆ زیارەتکردنی پەرستگاکە سەردانی شوێنەکە دەکەن. هەندێک قوتووی هەڵواسراوی پەرستگاکە تێکستی ئاینیان لەسەر نووسراوە. زیارەتکاران قوتوەکان وەکو فۆرمێکی نزاکردن دەسوڕێنەوە و پێیان وایە سوڕانەوەی قوتوەکان خراپە لە ژیانیان دوور دەخاتەوە. ئاڵا ڕەنگە و ڕەنگەکانیش بۆ بەدیهاتنی هیوا و ئاواتیان و ڕێزلێنان لە باوباپیریان هەڵواسراوە. ڕۆژعەلیزاڵە ڕووداو، نیپاڵ.